بۆ ئاهەنگی دەرچوانی سێمین خولی زانکۆی چەرمۆ. مەراسیمی ئاهەنگی کۆتایی دەرچوانی خوێندکارانی سێمین خولی زانکۆی چەرمووە بۆ ساڵی 2019 بۆ 2020. سەرەڕایەوەی بە ڕووکەش خوێندکارانی بەشە جیاوازەکانی زانکۆ ئاهەنگ دەجێڕن و خۆشی دەردەبڕن، بەڵام بەشێکیان بۆ پەیام دەدوێن و دەڵێن باهۆی بێپلانی کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتەوە گەشتبین نین بە داهاتووی خۆیان. ئەو پێی چەندین ساڵە حکوومەت بە بیانووی قەیرانی داراییەوە دامەزراندنی خوێندکارانی ڕاگرتووە. داواکاریشن دامەزراندنی خوێندکاران لەسەر بنەمای زانستی بێت نەک حیزبایەتی و مەحسووبیەت. حەقی وایە حکوومەت پلانی پێشوەختەی هەبێ بۆ دامەزراندنی خوێندکارانی خۆشەویست کە بتوانن بە شێوازێکی ڕیزبەندی نەوەک خزم قسمێنە نەوەک لە ڕێی کەسایەتیەوە دابمەزرێن. من پێم باشە حکوومەت پلانێکی بەتایبەتی دەرەجەیەک دابندێت بۆ یەکەم و دۆم و سێمەکان کە بتوانن دابمەزرێن. بەڕاستی پێویستە حکوومەت پلانێکی کارامە و تۆکمەی هەبێ بۆ خوێندکارانی کە تەخەڕوجەکەن و ساڵانە لە دوای یەک تەخەڕوج زیاد دەکات. پێویستە پلانێکی زۆر باش هەبێت بۆ ئەوەی کە بتوانن بچنە جێوڕێی خۆیان و ئەو خزمەتەیان ئەو عیلمەی کە پێیانە بیگەن و بتوان خزمەت بکەن. لە ڕاستیە ئەبێ خۆمان گەشتبین بکەین. بەڕاستی هیچ گەشتبینیەک نەماوە بۆ خوێندکار لە ئێستاە. تقریبان زیاتر کۆلێجی کارژێری مامۆستایەکی زانکۆش حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە دامەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکاندا بە بێپلان ناودەبات و دەڵێت لانی کەم پێویستە لەسەر حکوومەت ساڵانە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان دابمەزرێنێت. سەرۆکی زانکۆی چەرموش باس لەوە دەکات هەوڵیان داوە چەند کۆلێژێکی تایبەت و جیاواز لە زانکۆکەیاندا بکەنەوە کە بازاڕی کاریان هەبێت بۆ ئەوەی دوای تەواوکردنی خوێندن خوێندکار ڕاستەوخۆ لە کەرتی تایبەت و گشتیدا دابمەزرێت. من هیچ ئومێدێکم نییە بە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چکار لە ساڵی 2014 و حکوومەتی هەرێم ڕۆژ بە ڕۆژ هەنگاوەکانی بەرەو برسیکردن و بەرەو بێپلانی ڕۆشتووە و هیچ ئومێدێک لەم حکوومەتەدا نەماوە چ جای ئەوەی کە بەرنامەی هەبێ بۆ پلان دابنێ بۆ دامەزراندنی خەڵک و یاخود دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵکی. کۆی گشتی خوێندکارانی ئەم ساڵ 635 خوێندکار لەو بەشارەدا دەرئەچن و ئەچنە بازاڕی کاری کوردستانەوە. بۆیە زانکۆی ئێمە خەسڵەتێکی ئەوە هەیە ئەمانەی ئەو کۆلیژانەی کە دووبارەیە لە زانکۆکانی تر هەیە بازاڕی کاری نییە وردە ئێمە دایان خێن و نیان هێڵن کۆلیژی بکەن کە بازاڕی کاری هەبێ. ئێستا ئەگەبینی ئێمە 5 بەشمان هەیە لە زانکۆی چەرمە لە هیچ زانکۆی هەرێمی کوردستانە نییە، بەڵام گرنتی ئەوە دێن لەگەڵ تەواوبوونیانە ئەمانە کاریان دەسەوێت. دەزانین ئێوە دەرفەتی یەکسانی ساڵانە و لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان هەزارەها قوتابی قۆناغەکانی خوێندن تەواو دەکەن، بەڵام بەهۆی بێپلانی حکوومەتەوە لە ماوەکانی ڕابردوودا بەشێکی زۆر کەم لەو خوێندکارانە دامەزراون کە ئەمەشنی گەرانی دەرچوانی لێکەوتوتەوە. هەر ئەمەش وای کردووە بەشێکی ئەو دەرچوانە بەهۆی بێکاری و بێزاریەوە بە خۆیان و بڕوانامەکانیانەوە ڕێگای هەندەران هەڵبژێرن و بەشێکیان ببنە قوربانی ڕێگەی هاتوو نەهاتی هەندەران. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.